سەرم بابەتە زیاتر ڕادەوەستم بە میوانداری بەڕێز عەلی کەریمی نووسەر مامۆستا زۆر بەخێر بێت. سەرەتا دەپرسم بۆچی پارتی دیموکراتی کوردستان تاگلایەنە بڕیاری داوە کە هێزی گوڵان و هێزی پێشمەرگەی ڕۆژ کە هیچ سوودێکی نییە ڕەوانەی ئەو ناوچانی دەکات و دەیەوێت جارێکی تشڕی براکوژی دروستکاتەوە. شکو گومانت نەبێ کاکە ئاراجان لە هەموو مێژووە لە زۆربەی وڵاتان و هەر ئێستاش هەموو ئەو حیزبە نادیموکراتانە، هەموو ئەو حیزبە سەرڕۆیانە، هەموو ئەو حیزبانەی کە بەرەو ئەوە دەڕۆن کە حەزیان لە دیکتاتۆریەتێک و لە دامەزراندنی هێژمونیی تاگلایانەیە، هەمویان ئەوانە حەز بە دەسەڵات دەکەن، حەز بەوە دەکەن کە کەس بەشداری دەسەڵات نەبێ، حەز دەکەن کە هەموو جونگەکانی کۆمەلگا، هەموو جونگەکانی دەسەڵات، هەموو سەروەری یاسا، هەمووی ئەوانە بێن نەژێر چۆکی تاکە کەسێک یا تاکە حیزبێک کە ئێمە بەداخەوە بۆتە تاکە کەسێک و تاکە بنەماڵەیەک و هەیخەت ئەوەیە کە باشترە لەوە دواوە کە باسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین و ئەو هەموو ئالەنگارێت تووشی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لەولا لە چ لە دەرەوەی وڵات، چ لە ناوە، چ لە ڕۆشنبیران، چ لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ باشترە کە ئێمە ڕۆژنامە نووسان لەوە دواوە ئەو دەستەواژەیە بگۆڕین کە باسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکا و بڵین باشتر ئەوەیە کە بڵین حکوومەتی بنەماڵەی بارزانانی، چونکە حقیقەتێک ئەوەیە کە لایەنەکانی دیکە باش جویان لێبێ کە هیچ هێژمونیەکیان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا نەماوە و هیچ دەسەڵاتێکیان نەماوە، ئەوە تا هەردوینە شەوێ کە ئەنجومەنی ئاسایشی باڵا بە ئیسلا بەیاننامەیەکی دەرکردو هەمومان دەزانین لە 5 ئەندام 3 ئەندامی یەکێتی نیشتیمانیە و ئەو 2 ئەندامی بنەماڵەی بارزانیە کە چی ئەوان هەستاون چوون ئیعلانێکیان دەرکردو بەیاننامەیەکیان دەرکردووە بەگرتنی 12 کەس جێگایەک و 8 کەس جێگایەک و هەر ئاوە وەکوەوەی کەیتر حکمی قەرەقوشە و حکمێکی ئەوەیە کەچی ئەو ڕۆکانە دیسان برادرانی یەکێتی دەڵێن ئەمە ئەنجومەنی ئاسایش ئێمە 3 ئەندامان هەیە، ئێمە موافقی ئەوە نین و ئێمە پەکەکە بە ترۆریز نازانین و ئێمە پەکەکە ئەو جەماعەتەمان بریارمان لەسەر نەداوە، بەڵام ئەوان دووبارە دیسانەکانە بەیانێکیاندا کرد وتیان قسەی ئێمەیە. ئەمە ئیتر وازەحە کاکارەجە، ئەمە لەوە وازەحتر نابێت، چ بۆ نوخبە، چ بۆ ڕۆشنبیر، چ بۆ ئەحزابی ئۆپۆزیسیۆن کە نیمانە بەداخەوە، چ بۆ یەکێتی نیشتیمانی و گۆڕان کە بە ئیسلا بەرەیەکن لە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەژێر حکوومەتی تەوافقیدا هەن لەگەڵ پارتیدا دەبێت بێن حسابی خۆیان بکەن. چی دیکە مزاملە لەگەڵ خەڵک، چی دیکە خۆفریودان، چی دیکە خۆجێلکردن نایخوا بەڕاستی کاکە ئێوە هیچ دەسەڵاتێکتان لە ناو حکوومەتی بنەماڵەی بارزانیدا نییە. ئەم حکوومەتە کە پێی دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ئەم چەند کەسەیە کە لە عایلەی ماڵی بارزانین و ئەوان بە کەیفی خۆیان نەوت دەفرۆشن، بە کەیفی خۆیان معاش دەبڕن، بە کەیفی خۆیان خەڵک بە تۆرۆریز لە قەڵم دەدەن، بە کەیفی خۆیان لە هەمووی گرنگتر دەبنە کۆیلەی فلان دەوڵەت و فلان دەوڵەت و بە کەیفی خۆیان هێز دەجوڵێنن. نە وەزارەتی پێشمەرگە هێزارەتی پێشمەرگەیە بەڕێی من هیچ دوور نییە هەر ئەم شۆ وەزارەتی پێشمەرگە خۆی یەکلا کاتەوە و هەر ئەو ڕۆزیری پێشمەرگە بێنێ ئیستقالە بکە کە پرسیان پێ کردو بابێ دەست بەسەر دڵی خۆی دابنێ بابێ لە کامرای بەرامبەر ئەو کامرایە ئێوە بڵێ ئەمن وەزیری پێشمەرگەم و بە ئەمری من هێزی گوڵانە، هێزی نازام ڕۆژە، هێزی کوێیە جوڵاوە دەنانا بێ بڵێ ئەوانە هێزی پێشمەرگە نین، وەزارەتی پێشمەرگە نین و ئەوانە میلیشیای بنەماڵەی بارزانین. زۆر باشە ئەو حکوومەتی کە بەڕێزت پێڵێ حکوومەتی بنەماڵەی بارزانی ئامان چییە لەم کارانە دەیکات و پلانی پارتی چییە و بۆچی بەم شێوازە تاگلایەنە بڕیار لەسەر ئەو پرسە چارن و سازانە دەدات کە مەترسین بۆ سەر تەواوی کوردستان؟ ئەوان بریار نادەن، ئەوان لە مێژە بریاری خۆیان داوە، ئەوان کۆیلە و بەکرێگیراوی حکوومەتێکی داگیرکەرن کە پێی دەڵێن حکوومەتی تورکیا، یا باشتر بڵم پێی دەڵێن حکوومەتی ئاکپارتی و ئۆردۆگان، یا باشتر بڵم میتی تورکیا. دوو دەستگای ئەو بنەماڵەیە و حکوومەتی تورکیا کە عیبارەت بێ لە میت و پاراستن پێکەوە هاوکارن و لایەک کە پاراستنە برا بچووک و کۆیلەی لایەکەی دیکەیە. ئەو بۆی دیاری دەکات چێ مەحکەمەکە، ئەو بۆی دیاری دەکات لە چۆ هێز بجوڵێت، ئەو بۆی دیاری دەکات تۆ ڕێفراندۆم بکەی یان نەکەی، ئەو بۆی دیاری دەکات کە شەڕی داعش بکەی یان نەکەی، ئەو بۆی دیاری دەکات کە سیاسەتەکانی لەگەڵ
ڕۆژاوا و لەگەڵ ئەنەکەسە و لەگەڵ ئەوانەدا چی دەبێت چی بێ و چ نەبێت حقیقەتێکەوەیەکە ئێمە چیدی کە نابێ خۆمان بجێلێنین چیدی کە نابێ خۆمان فری بدەین کە ئەمڕۆ سیاست لە هەرێمی کوردستان سیاست لە باشووری کوردستان میتی تورکیا دەیجێڕێ بە فەرمان و ئەوەی ئۆردۆغانی و ئەو کەسەی کە بۆی جێبەجێ دەکات بنەماڵی بارزانانی. ئەگەر بینە سەر بابەتێکی تر لە سەروبەندی هێرشی چەتەکانی داعش بۆ سەر عێراق وە بۆ سەر شەنگال و بۆ سەر مووسڵ و تەواوی ناوچەکان کە نزیک بووە لە هەولێر مەترسیەکە بوو لەسەر هەولێر ئەو کات بەڕێز مەسعود بارزانی هانایبر بۆ گەریلاکان و بۆ پارتی کرێکارانی کوردستان داوای کرد کە بیان پارێزی بۆ ئەو کاتە برابوون کە خۆی لە مەترسیا بوو ترسی لە ڕوخانی دەسەڵاتەکەی هەبوو بۆچی لە ئێستاە بەو شێوازە یعنی دوور لە سەررجەم برایەتی پێکەوە ژیان کار لەسەرەوە دەکات کە بەڕەسمی ینی ڕەوایەتیدا دەدا بۆی کە چۆن دەوڵەتی داگیرکەری تورکیا و میت دەڵێت تیرۆرستە بە هەمان شێوە براکەی خۆی بە تیرۆرستدان و دەستی دوژمنەکەی دەگرێت بۆ سەر خاکەکەی ئەمە چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت بۆەوەی کە ئەو ڕۆکانە ئیتر کۆت و بەندەکەی میتی تورکیا و کۆت و بەندەکەی ئاغای ئۆردۆغان کە بەرژەوەندی ماڵی هەیە لەگەڵ ماڵی بارزانی کۆت و بەندەکە بە تەواوی لە ملیان قایم بوو ئەوانی تر ئەو ڕۆکانە ناتوانن بەبێ فەرمانیوان پەنجە بۆ ئاویش بەرن پەنجە بۆ یەکشتیش بەرن حقیقت ئەوەیە ئەڵا ئەو ڕۆکانش دیسانەکانە ئەو جورە کەسایەتیانە ئەو جورە کاراکتەرانە ئەو جورە سیستمی حیزبایەتی ئەوانە ئەگەر سپینێ فشاریان بۆ هات دووبارە دەست دەملانی تۆ و ئەو ئەوی دیکە و ئەوی دیکە دەبنەوە و دیسان پێیان عیب نییە دیسانەکانە بێنە ژێروە دیسانەکانە بچەمنەوە سەریان بێن نەخوارێ و لە مقابل دوژمنێکی دیکەدا بسەمێنەوە ئەمانە هیچ بەلایەنەوە گرنگ نییە چونکە حقیقت ئەوەیە کەسێک کە بریاری کۆی لەبوونیدا ئەوڕۆ بۆ تۆ دەسەمێتەوە سپینە بۆ یەکی دیکە دەسەمێتەوە هیچ دوور مەڕوانە چوار ڕۆژی دیکە جەو بگۆڕێت فەزا بگۆڕدێت جۆرێکی دیکە بێت و ئێران بێتە پێشێت ئەوان دیسانەکانە وەک ساڵانی هەفتا دووبارە ببنەوە کۆیلەی ئێرانە بە دەستوری ئێرانە بە ئەمری ئێرانە ئاژبەتاڵ بکەن بە ئەمری ئێران و مەلاکان دوای ڕژیمی شای بێن شەڕی براکانیان لە ڕۆژهەڵات بکەن کە ئێمە لە ساڵی هەفتاون بە چاوی خۆمان دیتمان کە قیادەی مۆقەتە شەڕی ڕۆژهەڵاتی کوردستانی کرد ئەو ڕۆکانە هێزێکی دروست کردو کەس نازانێ و هێزە لە چۆ مەعاژۆر دەگرێت بەڵتەمە دەزانی ئەو هێزە لە تورکیا مەعاژۆر دەگرێت و هێزە هەمووی ئەوانە و میلیشیان و وەزارەتی پێشمەرگە ناتوانێت بڵم بەرپرسیاری هێزی ڕۆژ یا هێزی ئەنەکەسم ئەمە معلومە کە ئەگەر نادەبا بێت لەسەر تەلەڤیزیۆنێکی ئاوا ئەو ڕۆژنامە نووس و ئەو ڕۆژشەمبیرانەوە درۆ بخەنەوە کە ئەو بوختانانە دەکەت حقیقت ئەوەیەکە بەیانی دوو بەیانی وەرەق بسوورێت وەرەق بگەڕێت هیچ دوور مەڕوانە ئەوەی کە ئەوڕۆ ئەو کۆیلایەتی و هەڵقە بەجوەیە کە بۆ تورکیای دەکەن سپینە دووبارە بۆ ئاخوندەکانی بکەن یا بۆ ڕژیمێکی دیکەی بکەن کە لە ئێرانە دەتەسەرکار ئەوان پیان عیب نییە ئەو ڕۆکانە دۆستی میتن سپینێ میت نامێنێ دەبنە دۆستی ساواکی ئێرانی دەبنە دۆستی ساوامای ئێرانی دەبنە کۆیلەی ئاخوندەکە پێدوانی هەمان مەترسیش بۆ سەر خۆیان هەبێت دوجار کە مەرامەکانی میت و تورکیا بەدەست هات خۆشیانێکێک بن لەو هێزانەی کە کار لەسەر سڕینەوەیان بکرێت بە دڵنیایەوە ئێمە دێ بۆ هیوای ئەو ڕۆژە بژین ئێمە هەمومان حقیقت ئەوەیە ئەوڕۆ لە هەرێمی باشووری کوردستان ئەوڕۆ لەو خاکەی بەشێک لە خاچی کوردستان کە ڕۆژێک لە ڕۆژگارێک ئومێد و چرای مەشعەلی هەموو خەبات جێڕێکی هەر چوار پارچەی کوردستان بوو کە لە ساڵی 92 کە لێرە 92 کە لێرە ڕاپەڕین کرا لە 92 حکوومەتێکی خۆجێیدانا بوو بە هیوا و ئومێدی هەزاران و هەزاران خەڵکی وەکو ئێمە کە باشە ئەوە بەشێک لە کوردستان ڕزگار بوو ئەوە دەبێتە ئومێدێک بۆ بەشەکانی تری کوردستانیش ئەو ڕۆ دەبێت بە سەراحەت بڵێ ئەو بەشەی کوردستان لەژێر فەرمانڕەوایی و لەژێر هێژمۆنی بنەماڵەیەکدان کە بەڕاستی بە ڕۆژی ڕووناک خیانەت لە کورد دەکەن بە ڕۆژی ڕووناک کورد دەفرۆشن بە ڕۆژی ڕووناک جاسووسی لەسەر کورد دەکەن بە ڕۆژی ڕووناک بوونە کۆیلەی داگیرکەرێکی دیکەی کوردستان بۆیە ئەم ڕۆکانە ئیتر چی دیکە ئەمن بڕوان بە ڕێفۆرم بڕوان بە چاکسازی بڕوان بە یاسا نەماوە لەم کوردستانە و ئێمە دەبێ ئەو ڕۆکانە ئیتر ڕاپەڕین دەبێ دەست دەینە ئەوەی کە بە شەفافی بە میلەتەکەی خۆمان بڵین کە ئێوە چێ بەرە و
پێشتان دەبا چێ شوانی ئەو میلەتەیە دەبێت پێیان بڵین کە ئێمە بەدەستی خۆمان دزێکمان کردوتە شوانی ئەو میلەتە نەمەعاش دیارە نە بە بەروبووم دیارە نە نەوت دیارە نە سیاست و استراتیژی داهاتوو دیارە نە پلانی زەراعەمان دیارە نە پلانی ئابووریمان دیارە نە پلانی پێشمەرگایەتیمان دیارە هیچ شتێکمان دیار نییە هەمووی لە دیوەخانی ماڵی بارزانی بریاری دەدرێت هەموو لە دیوەخانی ماڵی بارزانی ئەمری بۆ دەردەچێت و ئەوی دیکە هیچ کارە نییە فقط و فقط کۆمەڵک بوو کە شوشن لەوەکو لە سەرمێزی شەترەنج ئاوایان لێ دەکەن تەنانەت دەسەڵاتی سەفحەی شەترەنجیشیان لەوانە بڕیوە تەنیا وەک بوو کە شوشەدایان هێن و دەیان بن بۆیە ئەو ڕۆکانە حەق وایە هێزەکانی دیکە بێن ئیتر بەر ئاوێنەی ڕابوەستن بریاری خۆیان بدەن ئێمە لە چۆ وەستاوین ئەوان لە چۆ وەستاون ئێمە دەسەڵاتمان چیە ئەوان دەسەڵاتیان چیە ڕێک ئەوە پێیان دەڵم هەموو دەسەڵاتەکان لە ژێر چۆچی ئەواندان بابە کوڕە برازایە نەوەیە دەژێر دەستی ئەواندایە ئەوی دیکە لەم کوردستانەی یەک تاقە حتا مستەشارەکانی خۆیان تەنانەت وەزیرەکانی خۆیان تەنانەت ئەندام پارلەمانەکانی خۆیان هیچیان ئەوە نووسکە حسابیان بۆ ناکەن و هەمووی ئەوانەی کە شەوانە لەسەر تەلەڤیزیۆنی هەڵدەستن بە بەژن و باڵیان هەڵدڵێن خۆیان فری دەدەن بۆ بەرژەوەندی خۆیان وا دەکەن بەڵکو یەکێک لە بنەماڵی بارزانی ئاوڕێکیان وێداتەوە یەکێک لە بنەماڵی بارزانی دەستێکیان بەسەردا بێنێت بۆیە حەقیقەت ئەوەیەکە ئەو میلەتە لە دوو لاوە کۆڵەوارە لایەک کۆمەڵک هاتوون دەستیان بەسەر هەموو بەروبوومی ئەو میلەتە داگرتووە لە لایەکی دیکە نوخبەی خۆی ڕۆشنبیری خۆی بۆتە کۆیلەی ئەو بنەماڵەیە لە لایەکی دیکە هیچ بەرژەوەندێکی میلەت ناپارێزن بەرژەوەندی چیرفانی خۆیان نەبێت بەرژەوەندی ئەو پۆست و مقامی نەبێت کە چاوەڕێن یەکێک مەرحەمەتیان پێ بکات لەو بنەماڵەی بیاندنێ بۆیە من قەت هەرگیز بڕوام بەو مستەشار و محەلیلی سیاسی و کە لە کۆمەڵک تەلەڤیزیۆن دەردەچن بە نێوی ماڵی بارزانی و قسە دەکەن و ئەوە دەکەن قەت بڕوان پێیان نێت چونکە ئەوانە لەگەڵ خودی دڵی خۆیان لەگەڵ ویژدانی خۆشیان درۆ دەکەن زۆر باشە لە 100 ساڵی ڕابردوودا مێژوو پێمانەڵێ کە شەڕی براکوژی و سەرجەم ئەو شەڕانەی کە کراون لە نێوان کورد بەدەستی کورد کراوە سەرکەوتونە بۆ دوجار گەڕاونەتەوە سەر ئاشتی و پێکەوە ژیان و تاکە زەرمەند کورد بووە و لە ئێستاشدا دوای ئەوەی کە ئەو هێزیان بردۆتە چیای گارە و نزیک هەرێمەکانی گەریلا پارتی کرێکارانی کوردستان بەڕسمی وەکو لە پێشتری شابینیمان ڕایگەیان کە ئێمە دژی شەڕی براکوژینەوە لەگەڵ ئەو بابەتەیانین بەڵام بەردەوام پارتی دیموکراتی کوردستان بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هێز دەباتە و سنوورانەی کە گەریلایتیایە پێ دوایە شەڕی براکوژی کێ سوودی لێ دەبینەوە ئەگەر شتێکی لەو بابەتە ڕوو بدات کێ باجەکەی دەدات تەنیا بنەماڵەیەک سوودی لێ دەبینن بۆی کە ئەربابەکە لیان ڕاستی بێت ئەوەندەیان لە کوردستان دزیوە ئەوەندەیان دەکۆشی و ئەربابەی کردووە بەرژەوەندەکە ئەوەندەست دەبەلاحە ئەوان ناتوان لێ خۆش بن دەنا هیچ تاچێکی کورد هیچ حیزبێکی کورد تا ئێستا بە قەولی خۆت کوتت 100 ساڵی ڕابردوو قازانجی لە شەڕی براکاندا نەکردووە ئێمە دەیان و سەدان و هەزاران لاپەڕەی خێناویمان هەیە لە مێژوودا کە باسی شەڕی براکان دەکات کە باسی ملشکاندنی براکان دەکات بەدەستی یەکتر ئەتر ئەگەمە تەجروبەمان لەوەی وەرنەگر پێ چێ گرتوێتی ئەوە تا جەماعەتی پەکەکە برادرانی پەکەکە هەواڵانی پەکەکە بە ئاشکرا دەڵێن ئێمە شەڕی براکوژی ناکەین بەڵام لە هەر جێگایەکی ئێمە بووین ئەوان دێن ڕبایەک قوت دەکەنەوە ڕبایەک دادنێن ئەوە ئەگەر بۆ خۆ ئامادەکردن بۆ شەڕ نەبێ بە دژی برایانمان لە باکووری کوردستان دەبێت چی بێت باشە ئەتۆ بۆ تەحملی برای خۆت کورد هاونیشتیمانی هاوڵاتی خۆت کە برادرانی هەواڵانی باکوور بن ناکەی بەڵام تەحملی سەدان ڕەبایە و سەدان مرکزی میت و مستەخباراتی تورکیا دەکەی لە شارەکانی هەموو کوردستاندا بۆ ئەبەوان نییە کە لە شاخ و چێوێکی وەکو قەندیلی کە تەنیا دەبێت بڵم تەبیعەت لەوێ دەژی تەنیا گورگ و پڵینگ و ئەوانە لەوێ دەژین باشە بۆ ئەتۆ تەحملی ئەوەندە لێ بەچاوە بۆچی بیانویان پێدەگری کاتێک ئەوان دەزانی کە هەموو حەولێکیاندا بۆ ئاشتی هەموو حەولێکیاندا لەگەڵ دەوڵەتی تورکیا بێنە ئاشتی بە تاقیتەنێ لە یەکلایەنە ئاگریان وەستان یەکلایەنە تەقەیان وەستان باشە چ بکەن ئەوانە ینی ئەتۆ دەتەوێت بینی دەریایان هاوێ
ئەتۆ دەی لە مستەشارێکی دوکتڕای و زان کۆدێنی لەسەر تەلەڤیزیۆنی دەڵێ ئەوان بۆ ناسنەوە وڵاتی خۆیان بۆ نەچوونەوە بۆ بە مەفرەزە نەچوونەوە حسنی نیەتیان نیشان نەدا کەرەکاکە تۆ لە چۆدا لە گوێی گایدا نووسوی لە چۆدا نووسوی کە ئاگال لێ نییە بێ شەرم دەی لەسەر تەلەڤیزیۆن دەڵێ بۆ ناسنەوە وڵاتی خۆیان خەبات بکەن هەی کاکە ئەوانە لە هەموو لایەکەوە حەولیاندا کە بە ئاشتی کێشەی کورد لە باکوور هەلکەن لە تورکیا هەلکەن کوڕک سەرۆکەکەیان لە سجن ئەوە تاوە هەموو دەزانین 21 ساڵە هیچ نەمابیکا بۆ ئاشتی کوتیت گەلان دەبێت پێکەوە بژین گەلی تۆرێ گەلی چەرکەز گەلی ئەرمەنی گەلی کورد عەرەب هەمومان دەبێت پێکەوە بژین کاکە هەر لیان قبول نەکردن زلایان لێدا ڕوویان کردە زلێکی دیکەشان لێدان ئەتۆ هاتووی بە نێوی مامۆستای زانکۆ بە نێوی ڕۆشنبیر دەی لەسەر تەلەڤیزیۆن ئەو میلەتە فەقیرەی چاواشە دەکەی دەڵێ ئەوان هاتوون بۆ شەڕکردن بۆ شەرهەڵایساندن بۆ جێچەڵ بە هەرێمی کوردستان نەخێرنەوەڵا ئەگەر ئەوان نەبان هەر بە قەولی خۆت سەرۆکی حیزبەکەی بارزانی لە شەڕی داعش نەچوو لەسەر چۆکان لەسەر ئەژنۆوە لەسەر ئەرزی لەگەڵ گریلایەکدا نەنیشت پێڵاویان پێدا نەکەن ئەدی بۆ ئەو دەمی کە گریلا شەڕی بۆ دەکردی ڕۆژانە سەدان کەلاکی داعشی دەبر ئەتۆ مخلیس بووی ئەتۆ هەولێرت پێتەنگ بوو نیوە شەوێ ڕیزی سەیارەکانی هەولێرێکە هەڵدەهاتن بەرەو کۆیە و بەرەو سلەیمانی ئەو دەمی کە ئاوە لێ هاتبوو کە بچی دەکونە مشکێکەوە خۆت شاریەوە ئەتۆ ئەو دەم بە قوربانی ئەگید نازانم چێ دەبووی کە لە شاخدا بوون و لە شەڕدا بوون بەرامبەر داعشی ئەوە چۆنە دیسانەکانە هەمووی ئەوانت لە بیرچەوە بۆیە میلەت ئەوانە هەموو شتێکیان لە بیرچێتەوە ئەوانە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانی جەوە بە براکانم دەڵم لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان دەبێ ئەو ڕەکانە وریابن هەر ئەو بنەماڵەی بارزانین کە سولەیمانەکان و مەلا ئاوارەکان و چێیان لێ کوشتن ئەوە هەر ئەو بنەماڵەیان کە لە ڕەساوی 79 لە حکوومەتی کۆماری ئیسلامیدا شەڕی قیادەمەوە قەتیان لەگەڵ دکتۆر قاسملو و لەگەڵ حیزبی دموکرات و لەگەڵ کۆمەڵەی کرد دەبێت لە بیریان نەچێتەوە ئەوانن ئێستا دووبارە دەسندا لە پێستی مەڕەوە نەخێر لە بیرتان بێ ئەوانە هەمان گورگەکانی ساڵانی هەفتان چ بۆ سووریا چ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان چ بۆ ڕۆژاوای کوردستان چ بۆ باکووری کوردستان زۆر باش بە کورتی ئەگەر وەڵامم بیتەوە ئەرکی لایەنە سیاسیەکان لە باشووری کوردستانە چێوە ئەرکی هاوڵاتیان چێ بۆی کە سنوورێک بۆ ئەو کارانەی پارتی دیموکراتی کوردستان دابنرێت بۆی جارێکی دی شەڕی براکوژی دروست نەبێت هەر ئەمڕۆ دوای بەیانەکەی یەکێتی نیشتیمانی کە دەستخۆشیان لێ دەکەم بێن هەموو پێکەوە لەم حکوومەتە کە حکوومەتی بنەماڵی بارزانیە حکوومەتی هەرێمی کوردستان نیە کاگاڕز نە حکوومەتی تۆیە نە حکوومەتی منە نە حکوومەتی ئەم هاوڵاتیانەیە نە حکوومەتی ئەو مەعاش لە دەستوانەیە کە مەعاشیان لە دەستووە کە مەعاشیان خوراوە کە مەعاشیان دزراوە حکوومەتی وان نیە نە حکوومەتی ئەو مناڵانەیە کە ئێستا لە کۆڵارن و مەکتەبیان لەسەر داخراوە نە حکوومەتی ئەو خەڵکەیە کە کۆڕۆنایان گرتۆ و دەژوورەدا خۆیان لە قەرەنتینە ناوە ئەوانە حکوومەتی ئەوە نین نە وەزیری پەروەردەیان وەزیرە نە وەزیری پێشمەرگا نەوە هیچیان هەونیەوە بە شەر ناچێت ئەوانە حکوومەتی یەکدانە ڕەشماڵن کە سەرۆک خێڵێک لەوێ ئەوە دەکا بەڕێی من درەنگ نابێت ئەو شۆکانە لەو حکوومەتە بێنە دەرێ بوانی بەجێ بێڵن و ئەو جار بە تەواوی قۆنسوڵخانەکان و بە تەواوی دەوڵەتان بڵێن ئەو درۆ شاغدارەی کە دوینێ سناریۆیەکیان دروست کردو کەس نازانە چۆنیان دروست کردووە وڵا ئەوانە ویستویانە قۆنسوڵخانەکان بتەقێننەوە ئەوانە ویستویانە نازانم بێن پارێزگار و نازانم قۆنسول و سەفیر و شتیوە ترۆر بکەن ئەسڵ و ئەساسی نییە ئێوە مەست نەجێر ئەو بوختانە وەرنە دەرێ کاکە لەو حکوومەتە وەرنە دەرێ و بە دنیاە بڵێن ئەمە نە کۆنسول دەکوژین نە سەفارەت دەتەقێنینەوە ئێمە میلەتێکی ئاشتی خوازین میلەتێکین کە هەر برادەرانی خەندیردەیان جاریان دەستی برایەتی بۆ دەوڵەتی تورکیا درێژ کردووە دەستی برایەتیان هەردوینێ و پێرێ مەزلوم کۆبانی دەستی برایەتی بۆ مەسعود بارزانی درێژ کردووە ئێمە بۆچی دێن ئەوان بۆ دێنە حکوومەتە تێک بدەن نەخێر حکوومەتەکە ئاغای ئوردوغان تێکی دەدا ئاغای ئوردوغان سناریۆی سەیر و عەجایبیش دروست دەکەن بۆ ئەوەی کە بە دەوڵەتانی خارجی و ئەجنەبی بڵێن ئێمەوە لەبەر ئێوە ئاوا دەکەین ئەوانە مەحکەمە دەکەن چونکە ئەوانە دانەویست بێن ماڵەکانتان بڕوخێنن کۆنسولەکانتان ترۆر بکەن کاکە ئەسڵ ئەساسی نییە ئەوڕۆ دەبێت یەکێتی نیشتیمانی گۆڕان حیزبەکانی ئۆپۆزیسیۆن هەموو بێن ئێمەمانان بێنە سەرخەت کاکە ئەوانە درۆ دەکەن قۆنسولخانە لە هەرێمی کوردستان لە شارەکانی کوردستان بەبێ پاسەوان میلەت دایان پارێزێت
ئێمە دڵیامان بەوەی خۆشە هەمومان دڵمان بۆی خۆشە کە هەدە وڵاتی دنیا ڕوویدا ئێمە کردو لە ماڵی ئێمە ماڵی هەیە چۆن دەچی ماڵەکانیان بسووتێنین ئەو درویانە چۆن دەکەن ئێوە عیب ناکەن وەرن ئەگەر ڕاست دەکەن لەسەر ڕستورانی ئۆقەباز ئێستا من لە خزمەتی دایک و بابی ئەو دوو کوڕی کە قەرارە ئیعدام کرێن لەسەر بە تاوانی ڕستورانی هۆقەباز ئیعدامی کورد بەدەستی کورد بەڵێ ئەمن ئەو ئێستا ئەوە لێ ڕادێمەوە ئێستا کونیە چوار دایک و بابی فەقیر و هەژار هاتوون لە باکوورەوە دەڵێ وەڵڵا منداڵی ئێمە هیچ گوناحێکی نییە دەگرین و دەپاڕێنەوە خوای ئیعدامیان مەکەن ئێمە چون دڵخۆشیان بدەینەوە ئەم سناریۆیانە کەشفن ئەوەی کە دەنگ ناکە ئەو ویژدانەی کە من و تۆ هەمانەوە بە نێوی ڕۆژنامەنووس دەنگ ناکەین ئێمە خیانەتکاری نەگە دەنگ نەکەین ئەم حیزبانەی کە ئەو ڕۆکانە دەیگەڵیان دەبەرێ یەکدان ئەوان لە من و تۆ باشتر دەزانن کاک ئاراس کە ئەوە درۆیە درۆی شاخدارە بوختانە سناریۆیە دروستیان کردو بۆ ئەوەی کە مبەڕیر بێننەوە سپەیلە هێرشێکی بەربڵاو بە یارمەتی تانک و دەبابە و تارەکانی تورکیا بۆ سەر قەندیل بکەن ئەوەم شەڕەکەش بۆ قەندیل نییە ئەمانە چاک دەزانن شەڕەکە بۆ هەموو باشووری کوردستانە شەڕەکە بۆ ویلایەتی مووسڵە دەنا قەندیل نییە بۆ تەنیا بۆوان بۆیە ئەوان لە ئێستاوە ڕازی کراون بنەماڵەی بارزانی ڕازی کراون لە دوا ڕۆژدا لە ئیمپراتوریەتی عوسمانی نوێ کە هەموو ئەو خاکانەی بەدەستە لە لوبنان و لە لیبی ڕابگرە لە مەغریبەوە بگرە حتا کەرکووک و حتا خوارێ حتا بەغدا ئەوان قەولی وایان پێدراوە کە ئەوان دەبن بەوالی جاوەرە قوڕ وەسەر ئەو میلەتەی سەرۆکێکی هەیە کە بەوالی تورک ڕازەیە بە سەرکردەی کورد ڕازی نییە خیانەت بە کورد دەکا وەکو سەرکردە قبولیان کردو ئەو میلەتە سەپڵی بۆ لە دەدەن بەڵام ئەوەش پڕە دەدا دەچێ دەڵێ ئەمن ببمە والیەکی تورک باشترە دەستەکانت خۆش بێ بەڕێز عەلی کەریمی نووسەر سوپاس بۆ بەشداربوون لە تەوەری ڕۆژنامە